مكتبي
يا استاذ كنت تتذكر ساعات دبل مكتب انا مالي ترى بس تجي مكتب نيجوزي على اساس طلبك وخاصه كذا وما عندك اي والله لو يجي هو
ثانية
fazla bakalım.
عادي بصارة ثاني عظام بدنا عظام
بس پێشکاری ئێستا بەنامەی پێشکاری دێکاوتەوە زۆر
تا بەداخۆم ڕۆ نەمانتوانین سەرکەوتوو بین لەگەڵ یانێ ندرێنە جێم یەکەم توانم بڵێم یاریکی باشمانە کرد گۆڵێکمان خوارد بۆی هەڵی فەردی خۆمانەوە کە ئەمەش قورس بوو ئێمە یەکسانی پێینەوە بەڵام سواز بەخوا یاری باشمان ئەنجامدا دوجار فرسەی گۆڵیشمانە بۆ توانم بڵێم ئەمان توانی گۆڵ بکەین بەڵام خوا موفقی نەکرین ئاساییەوە دەوری دوور و درێژە ئینشاءالله باش خۆمان ئامادەکەین بۆ یاریەکانی داهاتوو بۆی بتوانین بەردەوامی لەسەر سەرکەوتن و سێ خاڵ بەدەست بێنین ئینشاءالله دەستان خۆش یاریەکە دەتوانم یارێک قورس بوو یارێک قورس بوو بەس بۆ ئێمە ئەوەی گرینگە لۆمە لە دەوری سێ خاڵ یاریەکان نامی میمترە لۆمە هەرتی بێکبی بۆ ئێمە مشکلە نیە میمی ئەمە سێ خاڵ یاریەکان لە دەرەوە یاریگە خۆمان نامەلعبی خۆمان ناتوانین دەدەست بدەین پێویستە بەدەستی بێنین ئینشاءالله ئەگەڵ لەسەرەوە ئەنجامە بە یاری بکەینەوە سەرم ئاستا ئینشاءالله لە یاریەکانی دابێ باشتریش دەبین و سێ خاڵ یاریەکانی بەدەست دێنین زۆر سوپاستان دەکەم بردبوو ئەو سێ خەڵ ئەوانیت کە